سیقە و متمانە زۆر نەماوە. ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسێکەت یا خواردنەکە دەڕژێنێ دوایەوەی کە تۆ ڕۆشتی ئیکات ناو تەنەکەی خۆڵەکەوە. ئەزانی بۆچی؟ ئەوانەی کە بیرمان دێکەم و زۆر هەر کەسەمان بەبێی تەمەنی خۆی ئەگەر کەسێک لە ئێمە نانی نەبوایە دایکمان دەمانی نار بە ماڵی دراوسەیەکمان بڕۆ چەند نانێک بێنە، نانمان نییە. دراوسێکەشمان بە هەمان شێوە چێشتمان بۆ یەکتری دەنارد. دراوسێ چێشتی ئەنار بۆ دراوسەیە ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبوو. تۆش بە هەمان شێوە. ئەمە لەوانەیە زۆرێکمان مناڵ بووینە کردومانە. نانمانە ماڵ دراوسێ هێناوە، دراوسێ نانی لە ماڵمان هێناوە. خواردنمان بردووە بە ماڵی دراوسێ، دراوسێش بە هەمان شێوە. بەڵام ئێستا ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسێکەت یا خواردنەکە دەڕژێنێ، ئەمە خاڵی یەکەمە. دوایەوەی کە تۆ ڕۆشتی ئیکات ناو تەنەکەی خۆڵەکەوە. ئەزانی بۆچی؟ یەکەم سیقە و متمانە زۆر نەماوە. ئەڵێ ئەترسم ئەمە سیحری تیابێت، بەڵام جاران ئەو شتە نەبوو. ئەمە خاڵێکە. جاری وایە کەسێک سەد لێ ماس بۆ کەسێ دەنێرێ وەڵڵا کەسەکە ناوێرێ بیخوا. ئەڵێ نەک سیحری تیابێت، خەڵک ئەوەندە خراپ بووە بەتەمای بانانیش ببارێ. و دوای ئەوە یەکێتر لە هۆکارەکانی ڕەشاندنی ئەو خواردنەکە نایخوا ئەو دراوسەیە قێزی لێ دەکاتەوە. دەڵێ وە چییە؟ منەوە بۆچی بخۆم؟ بۆیە سەیرەکەی سبحان الله شتەکان زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە. بە جۆرێک ئەو خۆشەویستی کە جاران لە نێوان دراوسەکاندا هەبوو ئەمڕۆ نەماوە. ئەمڕۆ ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسەیەکت یا بچی داوای دووسێ نانی لێ بکە، لێ سوالکەرە چییە؟ یعنی سبحان الله بم شێوە خەڵکاوە خراپ بوو. کابرا هاتوو پێویستیەکی بە تۆیە سوالکەرە، کابرا دواکەوتووە، فڵان کەس عەشایەرە دواکەوتووە، نان داوای نان لە خەڵکەکات. بەڵام جاران ڕێز و حورمەت بوو، ئێستا بۆتە دواکەوتن و بۆتە سوالکەری. بۆیە با بە خۆماندا بچینەوە. ئێستا خەڵکی ناوی یەکتر نازانن، هەر دراوسێکی ناوی دراوسەکەی نازانێ، خواردن بردنی چی و نان بردنی چی و داواکردنی چی، هەر ناوی دراوسەکەی نازانێ. بەلاتانەوە غەریب نەبێ چەند ساڵێکی تریش قەزا و ناحیەکانیش وەکو پارێزگاکانی لێ دێ. ئێستا تەقریبەن 140 گۆڕاوە، بەڵام هێشتا ماوێتی گۆڕانکاری تەواو بەشتا نەهاتووە. بۆی تەماشا ئەکەی ڕێز و حورمەتی جاران نەما لەگەڵ دراوسێدا بۆ شێوەی کە هەبوو ئەو خۆشەویستی هەبوو کە دراوسێ حەزی نەئەکرد بەبێ دراوسەکەی نان بخوا، نەما ڕۆی زۆر بەکەمی ماوە. ئەوەشی کە ماوە ماوەیەتر نامێنێت، چونکە ئەم جیلێکە پێگەن تەنها ئەوەی کە مەبەستیان بێ و کە لایەنەوە گرنگ بێت تەنها مۆبایل و پارۆ سەیارەیە، یەک شتێک بەلایەنەوە گرنگ نییە. ئەم جیلێکە تازە پێگەن خوای گەورە هیدایەتیان بدات.